بینەری بەڕێز سڵاتان لەبێت. بەڵێ فەرموو کاک زانە ئەتوانیت وەڵامی پرسیارەکە بیتەوە. بەڵێ وڵا حکوومەتی هەرێم نەیتوانیوە دەسەڵاتی حزب بەسەر ئیشوکارەکانی خۆی کەم بکاتەوە ئەگەرچی ئەو دروشمە هەبووە و بەڕێزمان زەرال 3 ساڵ پێش ئێستا پرۆژەی جیاکردنەوەی حزب حکوومەتی ڕاگەیاند بەڵام لە ڕنگدانەوەی لە ئەرزی واقع و لە ناو فەرمانگەکانە پێوە دیارە فەرموو یەک مناسبەی حزبی هەبێت دایرەکانی حکوومەتیش لافتی حزبیان پێ هەڵاواسرێ. ئێستاش لەگەردابی پۆلیس و پێشمەرگە و ئاسایش لە کات وەرگرتی موچەکانیان ئابوونەی حزبیش تەسلیمی بەرپرسە حیزبەکەی خۆیان دەکەن لە هەمان شوێن و زۆر مەسئلە هەیە ڕوبەڕووی بەڕێ سەرۆکی حکوومەت کراوەتەوە من لەوانەیە لە هەندێک لە کۆبوونەوەکان بەشدار بووم وتیتی پێم نەکراوە بۆم ناچێتە سەر و ڕێگان ئادەر حیزبەکان و حزب گرفت بووە لە ڕێ ئەم حکوومەتە ئەم حکوومەتەی ئەم کابینەی ئێستای حکوومەتی هەرێم بێزگە لەو خاڵانێک کە پێشتر جەنابەت بە کاکزوتیارەتورد سێبەری ڕێکەوتنامەی استراتیجی بەسەرەوەیە کە ڕێکەوتنەشی زۆر گرنگ بوو بۆ کاتی خۆی کۆتایی بە شەڕی ناوخۆهینا دوو ئیدارەی کۆتای پێهینا بەڵام نکولیش لەوە ناکرێت ڕێکەوتنی استراتیجی ڕێکەوتنی دابشکردنی پۆست و پارەیە یەک هەر لە فەڕاشێکەوە تا سەرۆکی وەزیران کۆتایی پێهاتوو دابش کراوە لە نێوان دوو حیزب ئەگەر حیزبەکانی تریش بەشداری حکوومەتیان پێ بکرێ تەنها وەزەفێکیان هەیە بە عینوانی وەزیر یان وەکیل وەزیر و هیچ کە نییە و هەروەها میزانیش زەناوی باسی میزانی دەکات خۆ دەبێ باسی ئەوەش بکە ئەو هەموو کەم و کوڕیانەی لە میزانی خراە ڕوو و تا ئێستا حکوومەتی هەرێم حیسابی ختامی ساڵەکانی ڕابردووی نەهیناوە کە بزانین ئەو میزانی بۆی پەسەند کراوە ئایا چۆن سرف کراوە جگە لە چەندین خاڵی نادیە لە ناو میزانیە کە ئەبێت هۆی بەهەدەردانێکی زۆری سامانی گشتی ئەم وڵاتە ئەمانە هەمووی شتی زەق و بەرچاون و خەڵک هەستی پێکردیە بۆیە ناتوانین بڵێن کابینەی ئێستای حکوومەتی هەرێم توانیوێتی دەسەڵاتی حیزب کەم بکاتەوە لەسەر قرارەکانی زۆر سوپاس کاکزانە من بەڕێی من کاکزانە برادەران ئێمە ئەگەر بە چاوێکی واقعانە سەری مەسەلێ بکەین ئێمە بە چاوی شعارات و چاوی ئەوەی کە نا چی لە قازانجی خۆمە بێڵێم و چی لە زەرمە نێڵێم من ئێستاش تەکی دەکەمەوە فعلا ئەم حکوومەتە لە 2 ساڵی ئایندە کاری زۆر گەورەی کردووە بەڵام هەموو شتێکی کردوێ بە حکوومەت هیچ دنیا ناکرێت لە دنیا بتوانێت لە سیستەمێکی وایە لە واقعیکی کوردستانە بەم کێشە و بێشەیە بە شەڕی ناخۆ بە هەموو شتێکانمانەوە بتوانێت لە 2 ساڵە زۆر هەموو شتەکان تەواوکە لە ساڵ هەفتاشی تەواوکە من قسەمەسە بەرنامەکەی لیستی کوردستانی بوو بەرنامەکەی لیستی کوردستانی چەند جێبەجێ کردووە بەڵام داواکاری ئۆپۆزیسیۆن داواکاری بەشەدەهین چۆنە من نمونێ بۆیێنمەوە ئێمە لە جامیعەی سلێمانیە کە ئۆرگانێک یا مؤسسەیەکی گرنگی تعلیمیە لە وڵاتەیە ئەعلانمان کردو ڕاگرەکان بە منافەسە بێت چۆن جاکردنەوەی حیزب نیتر باشە عمیدی کولیە بەعرض دەکەم بە قوربان ئێمە بەڕێوەبەرە گشتەکانی سلێمانی کە پێشتر بەڕێوەبەرمانێ ئەعلانمان کردو بە منافەسە بێ کاکە ممچینە کۆمەڵی ئیسلامی دەرچێ یەکگرتوویەکی باش دەرچێ هیچ نەماوتۆ بۆچینە کە لەوانەیە پێمان خۆش بێچێتی دەرچێ ها ینی طبیعەتی حیزبەتی وایە تۆ ژوای ئەو کەسەی یەک کۆمەڵ و یەکگرتوو ژوایە خۆ ئەگەر کۆمەڵی یەکگرتوو بەیانی حکوومەت یان ئۆپۆزیسیۆن حکوومەت تەشکیلکەن معلومە پۆستە باڵەکان هێن بە کەسی خۆیان هێن بە کادرەکانی خۆیان خۆ تەجروبە وایە چ پۆستێکیان هەیە ئەوانەی کۆمەڵ ئەوانەی یەکگرتوو ئەوانەی گۆڕان ئەندامی خۆیان نەبێت ئەندامی کەسێکی تر بێن بیکرد بە ئەندامی خۆیان ینی کۆمەڵ بەیانی لە حکوومەت تەشکیل پۆستیان هەبێ کاکە ئەگەر بەیانی حکوومەت ئەوە شتێکە قسە لەسەر پرسی جاکردنەوەی حیزب لە حکوومەت وەکو بنچینەیەکی هەرە گرنگی چاکسازی لە هەرێمی کوردستان نەگە ڕەنگە تەنها با بڵێن دانانی ئەمیدی ژمارەیە کۆلیژ لە ڕێگەی CV و یا لە ڕێگەی بانگەش ئەمانە کاری باشە بەڵام بنچینەی جاکردنەوەی حیزبی لە حکوومەت کۆمەڵێ بنچینەی گرنگی ترە بۆ نمونە سادەتریشت ئەوەیە کە حیزب لە کوردستانە ئەتوانێت هێزی چەکدار بجوڵێنێ و فەرمان لە حیزب وەرەگرن بۆ نمونە ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت فەرمان بە ئاسایشی هەولێر کا بۆ کارێک و ناتوانێت فەرمان بە ئاسایشی سلێمانیشکە بە سیفەتی سەرۆکی حکوومەت بەقەدەوەی ئەبێ بە سیفەتی جێگیری سکرتێری گشتی بیکە نانە ئەوە بۆش کڵەر بۆ شێوەژنی ڕاستە ئێمە نەماتوانیوە ڕاستە ئێمە ئاسایشمان پۆلیسمان دەستگا هێزەکانی ناوخۆمان پێشمەگەمان وەکو پێویست نییە ئەتوانم بڵێم هەنگاو نراوە یا هەنگاو ئەنرێ وردەوەردە تەشکیلیکەینەوە ئەمە هەموو ڕاستە ئێستا بۆ نمونە هێزی پێشمەگە پێش دیوە تەشکیلەکە لەسەر ئەساسی حیزبەتی نییە لەسەر ئەساسی لیاقەتە بەڵام هێشتا
تداخلی حیزب لە مەسەلی ناوخۆ لە مەسەلی پێشمەرگە ڕاستە جددیە هیچ کەسداری لەمە نییە چی بکەین بۆ ئەمە چاکەین من ئێمە و کۆیەکێتی وکو من بەکو کادرێک و خەڵکیی وڵاتە پێم باش ئۆپۆزیسیۆن لەگەڵ بە حکومەتێکی لەم شێوەیە چاکسازی مەسەلەکە حکومەتی شێوە حیزبێکی لەم شێوەیە هیچ علاقی بەوە نییە علاقی بە نیەتەوە هەیە من ئەڵێم حاڵەتێک دروست بووە ئەم حاڵەتە تۆ وەرە دانیشین چۆن ئێمە فعلا مؤسساتی گرنگ کاکە تۆ ناتوانانی لە وڵاتەیە حیزبەتی بن بڕکەیت بڵێ نابێت کەس حیزبەتی بکە کابراایکی ئاسایش کابراایکی پۆلیس ئێمە لە ئاسایشی سلێمانی لە ساچەی دەنیەوە بە گۆڕان و بە ئۆپۆزیسیۆن بەحساب حیزبیە و کۆنتترۆلی حیزبە لە ساچەم بڕبگەڕەوە انتخاباتی 25 چەندی دەنیەوە بە کۆمەڵی ئیسلامی ئەندامبان نەبوو لە ناو ئاسایش تێمان دەنیاوە بە کۆمەڵی ئیسلامی خۆ معلومەی تر خۆ نەماوە تۆ نەمانگرتۆ کاکە تۆ وەرە بزانین بۆ دەنگەنداوە بە کۆمەڵی ئیسلامی ئەکرێشتیوە ئەگەر ئێمە کۆنتترۆلی حیزبیمان کردە لە ناو مؤسسەی ئاسایشە یان لە ناو فەرماندەی یا کاکە لە ناو پێشمەرگەیە زۆر ساچەی دەنیەوە زۆر سوپاس کاک زانا ئەگەر هەمان ئیزراتیان لەگەڵ کراوە ناخر ئەسڵی کە دەنگی شارداوە نەنەوانیە نەزانراوە چێ کاک زاناجیان نەمانزانیوە چێ خۆ نەتگەڕای بەشەنەوە زەلامە سوێنی بێ مڵێن کاکەوەرە جەنابەت تۆ دەنگداوە بەچۆ دەنگناوە بچی ئەمە ناکرێم عملیە یعنی ئەمە مەسەلەش لاوە چییە لە بواری هەڵبژاردن بۆ نمونە جێڕابەوە کاک زاناجیان بەئینسانێک خۆی لە ناو سەربازگەکە بێ لە نێو دایری ئەمن بێ لەنە دایری ئاسایش بێ و چاودێرەکان هەموو لە خۆیان بێ ئەو کارماندە بەستە زمانە ناتوانێت بە ئازادی خۆی دەنگ بداتر خۆ ناوانە کاکە بەڕقەم لامانە و تۆش لاتە جەنابیشت لاتە لە انتخاباتی 25 حوت لە انتخاباتی حوتی سێی بۆ پەرلەمانی عێراق بەڵێ لە ناو مؤسساتی ئاسایش لە پێشمەرگا لەکوێ دەنگدراوە بۆ ئۆپۆزیسیۆن نیسبەتەکەش زۆر بۆ ها دەنگدراوە ئیجراعات لەوانەیە لەگەڵ کەسێکا کرابێ کە مەسئولیەتێکی گەورەی هەبووە پێشتر ئەوە مۆزوعێکی ترا و ئەو ئیجراعاتە خۆ دەزانین تداخلاتی ئۆپۆزیسیۆن خۆی و سەرۆکی هەرێم و مەسئولەکان وای لێاو ئیجراعاتەش نەما لە ڕاستیە و کەسی ئیجراعاتی نەکردو لەسەر مەسەلانە بەڵام واقعی باسکەین ئێمە بەڵێ ڕاستە حکومەتە دەردی خۆی یەکەم جار باس کرد ماوەیەکی بە جددی هەوڵایە بۆ چاکسازی ئەمە پێویستی بەوە هەیە ئێمە پرۆژەیەکی هەمەلایانەی جددیمانە بێ من خۆشبەختانە ئێستا ئەی خوێنمەوە لە بەردەستمایەوە دوو پرۆژەکەی با بڵێن پرۆژەی ئۆپۆزیسیۆن بۆ چاکسازی و پرۆژەی هەردوو حیزبەکە بۆ چاکسازی لەیەکەوە زۆر نزیکن زۆر خاڵی مشتەرەکیان تایە سوپاس کاک زانا ڕخنەیەکە لە ئۆپۆزیسیۆن نەژیرەیە ئەویش ئەوەیە کە بە هیچ دوعایەکی حکومەت ناڵێ ئامین و هیچ چەشنە هەنگاوێکی حکومەت بۆ چاکسازیکردن دانی خێری پێنانێ بەقەت ئەوەی دەیەوێ هەموو کردارێکی حکومەت بخاتە ژێر چاودێرێکی ڕخنەگرانەوە لە پێناو تەوزیفکردنی بۆ مەسەلا سیاسیەکان ئەمەش هەم بەڕای هەندێک لە خەڵک هەندێک لە چاودێران هەم واقعی واقع و بینینی واقع شوێنێ هەمیش وشاری سیاسی مرۆڤی ئێمە لە واقع تێکە و ڕێگەنە حقیقەتی ڕاستەکان ببینێ تۆ لەسەر ئەمە تێگەشتنت چییە؟ من شەوی ڕابردوو لە هەرسێ کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن گوێم لێبوو کە لە مانجی تەمووزەوە حکوومەت هێرێم 20 سعات کارەبای نیشتیمانی ئەداتە هاوڵاتیان یعنی ئەم قسەی جەنابەت بەڕەهایی وانە بە هیچ دوعایەکی نەڵێ ئامین زۆر پرۆژەی باشی شێ من ئەبینم بە کەناڵەکانی ئۆپۆزیسیۆنیش باز دەکرێت بەڵام ئەمە بینە سەر تێگەیشتنی ئێمە بۆ ئۆپۆزیسیۆن ڕۆڵی سەرچی ئۆپۆزیسیۆن لە چیدایە لەوەدایە کە کەمکوڕیەکان بدۆزێتەوە بۆ حکوومەت حکوومەتیش ئیزراعاتی خۆی بکە بەرامبەر ئەو کەم کوڕیانە من گوێم لە لێدوانشی ئەردۆغان بوو کە باسی سەرۆکی معارەزە ئەو کاتی خۆی دەکە دەرێ حەقە لە هەموو شارەوانیەک ئێمە پەیکەرێکی زیوی بۆ دروستکەین لەبەر ئەوەی ئەو ئەگەڕێ بە دوای کەم و کوڕیەکانمان ئێمەش هەر ڕێک کە هەستمان پێکرد ئەچین بە زووترین کات چارەسەری بۆ دەدۆزینەوە بەڵام کاک زانە ئێمە لەو پرۆژەیە کە ئۆپۆزیسیۆن تەقدیمی کرد باوەڕی وایە کە چاکسازی بەم حکوومەتی ئێستا ناکرێت لە کاتێکا تۆ باوەڕە دو حکوومەتە کۆمەڵی هەنگاوی گرنگیەوە ناڵێن تۆ بە زۆر ساوا ئەمە فەقیرانەوە ناڵێن خۆیان ئێستا ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن ڕازیاوازەکەی لەگە هەردوو حیزبی دەسەڵات لەسەر مەفهومی حکوومەتی بنکەفراوانە ئۆپۆزیسیۆن دەڵێ حکوومەتێکی نوێ دروست بکەین ئەو تۆ ناوی لێ دنێ بنکەفراوان بە تعدیلێکی وزاری چەند وەزیرێک لابێت چەند وەزیرێک بێنزیان ئەوە نابێ نەخێر حکوومەتێکی نوێ بە بەرنمەیەکی نوێ کار بکارە لەسەر ئەو بەرنمەیە کە هەر پێنجا دەیکەنە ڕێکەوتنامەیەکی سیاسی و پاشە لە ڕێکوت لە پەرلەمانیەکانی خۆیان بە شێوەیەکی یاسایی ڕێوشێنی بۆ زۆرمان فەرق نییە حکوومەتەی ئێستا
پێم وارێ دەکەین هەرچەندە پرۆژەکەی هەردوو حیزب بەداخەوە تێکەڵ و پێکەڵێکی زۆری پێوە دیارە و زیاتریش مەبادیە نەچۆتە ناو تەفاسیلەکان ئەمە حەزمان دەکرد لە ڕێی هەندێک لیژنەی پسپۆڕەوە ئەم پرۆژەیە نووسرابەوە کە دەیخینیەوە زۆر بە ڕۆشنی بەوازحی تێی بگەی کە چی ئەکەن و چی ناکەن هەندێکی هەرۆکو قسەی گشتیە هەندێک سەرەتاکانی و هەندێک تەوەریەکەم و ئەوانە هیچ شتێک عملی پێوە دیار نییە بەداخەوە ئەم کابینەی ئێستای حکوومەتی هەرێم پێویستی بەوە هەیە کە دەستکارێکی لە ڕووی سیستەمەوە بکرێت ئەگەر ئێستا بە هەمان شێوە کابینەیەک دروست بکرێت بەس لەسەر هەمان سیستەم هیچمان نەکرد کێشە لە گۆڕینی کەسەکاندا نییە بەڵام چۆنیەتی حکومکردنەکە لە هەرێمی کوردستان و چۆنیەتی بەشداری پێکردنی لایەنەکان بە پێی قووەت و هێزی خۆیان لە پرۆسی دروستکردنی بڕیار لە بەشداری پێکردنی لە چاکسازیەکە ئەوە گرنگە ئێمە تا ئێستا بزانە ئەو گوتمان حکومەتی زۆری نییە و بە کەیفی خۆیان پۆستە باڵەکان دابەش دەکەن باشە پەرلەمان خۆ پەرلەمان هیچ پەیوەندی بە حیزبی زۆرینە و کەمینەوە نییە ئەبێ پێکهاتەکانی پەرلەمان لەنا ئەو موسسەی پەرلەمان ڕنگ بداتەوە لە سەرۆکاتی پەرلەمان سێ کەسمان هەیە یەکەشی تێدا نییە کە ئۆپۆزیسیۆن بێ یان لە چەند وەزەفی پەرلەمان هەیە لەوانەیە بە 50 دەست بژمێرە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بن چەند بەرپرسی هەیە لەناو موسسەی پەرلەمان ئەو هێزە سەربازی و ئەمنیە کە پەرلەمان دەپارێزێ خۆ دەبێ بەلای کەم پەرلەمان ڕنگدانەوەی پێکهاتەکانی بێ سپاس کاک زەنا کاک جوتیار بەست لەوە ئەکرێکە زۆر چاودێر قسە لەسەرەوەکەن کە ڕێکوتنی استراتیژی بینی پارتیوەکێتی لە ناوەڕۆکییا بۆتە ڕێگرێک لە بەردەم چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستانە کاک زاناش وتی لە ناوەڕۆکە ئەو ڕێکوتنە لەسەر پۆست و پارە من پێما بێژێ دەستکەوتەکانی ئێستای کە کورد بەڕاستی کوردی خۆ چوارچێوەیەکی باشەوە و ئایندەیەکی باشی بۆ دروستەکان لە مستەقبەڵ ئەم ڕێکوتنەیە ئێمە هەردوو حیزبەکە باژە ناسین و لە وڵات هاژیاوین ڕێکوتنی استراتیژی فعلا سێبەری شەڕی دروستەوە نەک سێبەری مەشاکل دروستکات سێبەری مەشاکلی دروستەوە بەڵام ڕێکوتنە چەند جێبەجێ کراوە چۆن جێبەجێ کراوە تەفاسیلی جێبەجێکردنەکەی ڕێکوتنەکە چۆنە ئەمە مۆزوعێکی ترە من پێم وایە وەکو کادرێکێکێتی ئێمە لە زۆر تەفاسیلی ڕێکوتنەکە دەبوایە پەلەمام کردایە یا بەعزێکی جێبەجێ نەکراوە حتا لە دوو ئیدارەیە بەڕاستی ئەمە واقعا لە دوو ئیداری کوردستانە دەبوایە پێی ڕێکوتنی استراتیژی ئێمە زووتر ئەم خاڵانەی ڕێکوتنەکەمان جێبەجێ بکردایە لە ئیدارەکە جێبەجێمان کردایە لە مەسەری مالیە ئەمە تەخیر نەبووە بۆ ئەم ساڵ و پارۆمانە پێشتر کرایە بەڵام الحاصل مەبدەئی ڕێکوتنی استراتیژیەک و کارێکی سیاسی پرۆژەیەکی سیاسی جدی لە هەرێمی کوردستانە لە ئێستایە و لە ڕابردووە پرۆژەیەکی جدی باش بووە بەڵام بۆ ئایندا چەند پێویستەکە بمێنیا چۆن بمێنیا تەشکیلەکەی چۆن بێەوە مۆزوعێکی ترە من بە تەسەوری خۆم وایە کە لە انتخاباتی ئایندەیە ئەم ڕێکوتنە بە لە نەوعەکان من ناڵێم نامێنێت بەڵام نەوعەکان کە گۆڕانکاری بەسەرا دێت کە یەکێتی لەوانەیە بۆ خۆی بە لیستێ دابەزێەوە پارتی بۆ خۆی بە لیستێ دابەزێەوە هەموو حیزبەکان بە لیستی دابەزن بۆی هەم قەبارەی خۆیان بزانن هەم دوای انتخابات نەوعێ لە تەحالوفات دروست بێت ئەمەش طبیعیە بەڵام ڕێکوتنی استراتیژی نەتیجە هیچ پەیوەندیە بەرژەوەندی دابەشکردنەوە نییە هیچ پەیوەندی بە پۆست و پایەوە نییە دوو حیزبەیە لیستیشیانە بووە لە پەرلەمانە ئەم لیستە ئەکسەرێتی خەڵکی دەنگیاوەتێ کە لە سا 59 لە سا 60 معلومە لە هەموو دنیای وایە ئۆباما ژوە دەنگێناوە حیزبی عمالی فلان بەریتانی لە انتخاباتە دەرنەچووە حیزبی محافظین دەرچووە حیزبی محافظین حکومەت تشکیلەکات کە حکومەت تشکیل بوو معلومە حکومەت دەپێی ئەندامانی پەرلەمان و کۆمەڵی اتفاقی تشکیلە بێت ئەمە تۆزیعی پۆست و پایە نییە ئەمە حکومەتی ئەڵمانیا وایە حکومەتی سوید وایە هەموو حکومەتی کاکە ئێستا لە تورکیاکەی زۆر ڕەفیقی کاکزانە ئەوان ئوردوغان و ئەوان حکومەت تشکیلەکە ئێمە بەعەرزەکەم ئێمە مدیرعامان کاکە بەڵام تا ئاستی فەرمانبەرێکیش ڕاستە ئێمە لە مدیر عام نییە کاکی قسەم لەسەر فەرمانبەر نییە من پێ دەڵێم ئێمە هیچ کاتێک بەعکسەوە غەڵەتەکەمانە بۆ هەندێک مدیرمان نەگۆڕیوە هەندێک مدیری وایە 30 ساڵە مدیرە 20 ساڵە مدیرە دایرەکانە ئێستا حکومەتە قەراری داوە ئەوەی 4 ساڵ مدیرێبی گۆڕانکاری لەسەرا بێنێت قەراری داوە هەندێک لە مدیر دەسەڵاتی دادوەریش دەسەڵاتی دادوەری دانیشتن ئەندامانی مەکتەبی محکەمەی تەمیزیان دیاری کرد بەعەرزەکانی لەوەش ئێمە لە پۆستی باڵانە بێت ئێمە لە پۆستی باڵانە بێکم علاقی بە بەڵام ئەوەی بە محکەمەی تەمیز و دادگاکان من محکەمەی تەمیز و دادگاکان بەعکسەوە ئێمە پێمان وایە کە محکەمەی تەمیز و دادگاکان ئەخر پێمان وایە جا لە عەرزی واقع لە عەرزی واقع کاک جوتیا عەرزی واقع مەبەستە ئەوەی کە هەیە نەک ئەوەی کە تۆ پێت وا بێرەیە با من عەرز دەکەم ئێمە لە محکەمەکانی سلێمانی
و محکەمەکانی هەولێر تا کەمێک ئەگاملێتی ئێمە بە تەسەوری خۆم وایە کە محکەمانە زۆر مستەقیلن ئەم محکەمانە هیچ کاتێ بە ئەنجدەی حیزبیشان نەکردووە جا حاکمێ خۆی لە دواوە حیزبیە یەکێتی یا پارتیا گۆڕانەیە کۆمەڵەیە گرتووە ئەمە دەسەڵاتی من و تۆی نییە بەڵام نەتیجە ئەم پیاوەی حاکم بە ئەجندەی حیزبێکی معێن کارەکات یا بە قانون و تعلیماتی قانونی کارەکات ئێمە مشکلەکەمانەوەیە کە بە قانون کارەکەن قانونەکەش ئەوەیە کە هەندێک قانونی پێویستی بە تعدیل هەیە لە محکەمەکانە تعدیل لەوەی کە قانونەکان وا تەشکیل بووە لە وڵاتەیە بۆ زەمانێک کراوە لە زمانی حکومەتی کۆنایە پەرلەمانی ئێستاە 10 ساڵ لەمە پێشە کە ناتوانێت وەزعی ئێستا تێر بکات یعنی قانونەکان با بڵێ محکەمەکان درێژە ئەکێشێ لە زۆر کێشەیە سپاس کاک جوتیار کاک زانە بێگومان سەربەخۆی دادگاکان بنچینەی هەرە گەرنگی دامەزراندنی دەسەڵاتێکی سیاسی دیموکراتە و دەسەڵاتێکی سیاسی دادپەروەرە کاک جوتیار پێمان هەڵدای کە هیچ کاتێک دادگاکانی کوردستان لە پشتەوە ئەجەندایەکی سیاسی یا حیزبی نەبووە بەڵکو تەواو سەربەخۆن قسەی تۆ لەسەر ئەمە چییە؟ وەڵای من وەکو پارێزەرێک زۆر ئاگام لە کاروباری دادگاکانی کوردستان هەیە بە تایبەتی لە هەولێر کە بە خۆم لەوێ نیشتەجێم بەداخەوە دەسەڵاتی دادوەری تەنها بە یاساکەی سربەخۆ لە خولی دوی پەرلەمان من کە لە ئەندای پەرلەمان بووم یاسای دەسەڵاتی دادوەریمان دەرکرد و سربەخۆی تەواوماندایە ئێستا سەرۆکی دەسەڵاتی دادوەری هیچ فەرقینە لەگە سەرۆکی دەسەڵاتی تەنفیزی کە سەرۆکی حکومەتی هەرێمە و هیچ فەرقینە لەگە سەرۆکی پەرلەمان بەڵام دیارە ئەوان چەند دەرەکەون ئەو چەند جم و جۆر و دەسەڵاتیە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەم حاکمە بەڕێزانەی کە بوونە حاکم ئایا دەرچووی پەیمانگەی پێگەیاندنی دادوەرانن یان هەموو کادرە حیزبەکان بوون کە لە سلچی قەزا ئیشیان کردووە و ئیتر بە تەسکەی ئەم و ئەو سەرکەوتون پاشان من دیان حاکمت بۆ دینمەوە کە لەلایەن بەرپرسانەوە بە چەندین نامە و تەلەفۆن فشاری خراوەتە سەر لە ڕابردوو بۆ پژگیریکردنی فلان و پژگیری نەکردنی فلان و حکم دەرکردن بەم شێوێ و بەم شێوێنە لەوانێ بخۆم لە چەندین دۆسێ بەشداری بوو بم کە ئاگام لێە حاکم هەبووە فەرمانی گرتن دەرئەکا بێەوەی بزانێ ئەم کەسە حەقی گرتنی هەیە یان نا تەنها لە جیاتە ئەمنیەکە یان زیاتە حیزبەکە مخابراتێکە پێگوترایە فەرمانێکی گرتن دەربکە بە ناوی فلان و فلان تەواو ئیتر ئەم قسەیە کاسوەیەکە فەرمێ بە هیچ شێوەیەک لە ڕابردوو کاکزانە بە هیچ شێوەیە ناجازم بە بۆ تاوەکەم خواگەی جازم ئەوانە بووە با ئیجازەم بێگە بۆ تاوەکانی هەرێم وەک خۆی کاکزانەجان وەک خۆی قسەکە بگات دەسەڵاتی دادوەری کەم و کوڕی تێدا ئەمە ئەگە بمانوێت چاکسازی بکەین ڕێی من وەکو قانونیەک ئەگە بمانوێت چاکسازی بکەین لە هەرێمی کوردستان با لە دەسەڵاتی دادوەری زۆر باشە زۆر باشە دەسەڵاتی دادوەری کەوتە سەر پێی خۆی هەموو مافی مەزمونە مافی مەزمونە هەموو فەرمانبەرێک بەرامبەر مەسئولی دایرەکەی مافی مسۆگەرە با لە دەسەڵاتی دادوەری دەست پێ بکرد ببینە خاوەنی دەسەڵاتێکی دادوەری کە بەرپرسە باڵاکانمان لە بەرامبەری ترس بیانگرێت بەڵام باشە کاک جوتیار من یەک پرسیار لە تۆکەم تۆ باس لەواکەی دەسەڵاتی دادوەری لە کوردستانە سەر بەخۆیە بەڵام ئێمە لە ئەزمموی حکومڕانی کوردستانە چەندها وەزیرمان هەیە بە شێوەیەک لە شێوەکان لە گەندەڵی گڵاوە بەڕێوەبەری گشتیمان هەیە چەندها کەیسی سیاسی مەترسیدار هەیە وەکو فایلدارەکان و کۆمەڵەش لە دوای ڕوخانی ڕژیم ئاشکرا بوو کۆمەڵێ مەسائلی هەستیار لە کوردستانە هەیە ڕووداوەکانی ئەم دوای کوردستانش خۆ پیشاندانەکان کۆمەڵێ مۆزوعیتری هێنایە پێشەوە لە هەموو ئەمانەیە نەمان بینی لە پرسیاوێکی حیزبی لە بەردەم دادگا ڕابوەستێ و دادگا لە پرسیینەوەی لەگەڵ بکە سەربەخۆی دادگا لەکوێ ئەماکەوەمێجیان ئەو کاکزانە خۆی مەحامیە لە قانون نەزانێ من مچینە بەقی ئەوی لێ نەزانم لە قانون و محکەمە و حاکم ئەمە واقعە بەڵام من ئەوەیەک ئاگادار بەڵام وەکو چاودێرێک دیمەکە لە دوورەوە توانی ببینیت بەعرض دەکەم قانون لەسەر سیستەمی محکەمە لەسەر سیستەمی قانون دانراوە قانون عقوبات عراقیە وایە یعنی حاکمێک ناتوانێت بەدەر لەم قانونە هیچ حکومێ بات میکانیزمی بە قانونکردن و محکەمەکردنەکە میکانیزمێکی کۆنە باسم بۆ کردی سیستەمەکە وایە فایلێ 3 ساڵ ئەخولێتەوە طبیعەتی محکەمە وایە محامی هەیە و کەسە یعنی هیچ کەسێک نیە لە دنیاە قەزێکی و محامی نەگرێت دەی محامی معلومەی تر بۆ گرێکە دیفاعی لێ بکات يعني محاميك ليه بتشي لقال حاكم قال ريك يبلي والله من دفاعنا قال لو متهمك اللي اكل حكى سيبت كيس كان بالنقصانيه خبوني كلا تلفزيونك كلا علامك كلا راقانك كلا سركسي قساكري كما يكردوها بس لك ونيه كاتا محكمه بقانون وبمسالي مادي وبمساليين تعامل لقال كيس كاكري لقال او مسالي اكري اما اخاني من بما به حقي واي ام همومان من صاصل كسي كازانا اما فعلا محكمه مان بقوتكين فعلا نبي حاكم بقوت بحاكمك خوش دوري هي شن من طبيعيه حاكم الرفيق من لو عليه مرحبا كم يا مسؤول يا فلاني شن بقسيكات اتواني حاكمنا قانوني بكابو كسيتي مسؤول
ئەخرەمە ئەمە چۆنەکرێم لا قانونیە یعنی توانێ حاکمێک کەسێکی تاوانبار بک بە بەریەکە بە تاوانبار بە قسەی کەسێک پێی بڵێ واکە ئێ باشەوە محامی و کەسە قانونی هەیە مادەی قانونی هەیە مستشاری هەیە هەتی هەیە من بڕێی من ئەمە خۆی میکانیزمەکە جارێکە دەست ئینی ئەوێ ینی میکانیزمی سیستەمی محکەمەی وڵاتی ئێمە دادگای وڵاتی ئێمە باشە زۆر سپاس کاک زانە پێت وایە لە کوردستان ئەگەر باس لە چاکسازی بکرێ وەکووتمان بنچینە دادگاکان و سەبەخۆی دادگاکانە داواکاری گشتی لە کوردستان تا چەندێک بە شوێن ئەو کەیسانەیە چووە کە لە بەرژەوەندی سیستمی دەسڵاتداری لە هەرێمی کوردستانە نیە داواکاری گشتی لە کوردستان محکومە بە یاسایە کە کاروباری داواکاری گشتی ڕێک دەخات من ئەوەندەی ئاگادارم لە خولی دوی پەرلەمانەوە چەندین جار دەستگای داواکاری گشتی پرۆژه یاسایان هەبوو بۆ بەهێزکردنی ئەم دەستگای خۆیان بۆی ڕۆلی چاودێری و ڕۆلی لێپرسینەوە لە مافی گشتی زیاتر بینێ بەڵام لەلایەن کادیرەکانی حیزبی دەسەڵاتەوە لە پەرلەمان و لە حکوومەت ئەو ئیرادەیە نەبووە کە مەجال بدرێت داواکاری گشتی لێکۆڵنەوە بکات لە دۆسیەکانی گەندەڵی یا دەورەشی باشەبی لە دادگاکان هەر نەیانتوانی ئەم یاسایان هەموار بکەن بە شێوەیەکی وەکە کارابن لە ئیشکارەکانی خۆیان و ئەوانەی کە هەش بوون ئەم یاسای خۆشن ئێستا تا ئەندازەیە مەجالیان پێدا حرەکەت بکەن بەڵام لەبەر هەم کۆت و کۆسپانێک لە ڕابردوو لە پێشیان هەبوونیان توانیوە ئێستا پشتگیریەک بۆ دەرئەبڵدرێ بۆ داواکاری گشتی و ئێستا خەریک ئەکەونە کار و زموزۆڵ بەڵام ئەم دەستگایە تا سەر بە وەزارەتی عەدڵ بێ فەرمان لە وەزیری عەدڵ لە حکوومەت وەرەگرێ جێ خۆیەتی دەستگای داواکاری گشتی بگەڕێتەوە سەر سوڵتەی قەزایی لە ڕووی ئیش و کار و فەرمانەوە و یاساکەشیان بە شێوەیەکی وا بۆ تعدیل بکرێت کە دەوری نوێنەراتی مافی گشتی بنوێنن و بتوانن ئەو دۆسیانەی کە پەیوەندیان بە گەندەڵی هەیە و لە دەستگای چاودێری دارایی ڕەوانەکرێت ئەوان وردەکاری زۆی لێ بکەن و بەرپرسەکان ڕوبەڕووی دادگاکان بکەنەوە ئێستا ئەمە پێداویستێک هەندووکەیە و لە سەرۆک هەرێم هەر باسی کردووە خۆشبەختانە لە پرۆژەکەی شەتی پارتی ئاماژەیەکی کورتیار پێوەیە و ئۆپۆزیسیۆنیش تاکیدی لەسەر کردوێتەوە کاک زانە لەسەر پرسی چاکسازی سیاسی کە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە پێشنیان ئەکرێ فشار ئەکرێ قسەی لەسەر ئەکرێ یەکێک لەو شتانەی کە لە ناو ڕای چاودێران و ژمارەیەک لە خەڵکە واکات کە بە شێوەیەک لە شێوەکان بەگومان بن بەرامبەر بە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بە تایبەت هەردوو پارتی کۆمەڵی ئیسلامی و گروستامی ئەوەیە کام دوو حیزبە لە ئەزمونەکانی تری حکوومەت هەرێمی کوردستانە بەشداری حکومڕانیان کردووە بەشێک بوون لە سیستەمی سیاسی قسە لەسەر ئەمەیە ئەگەر ئەجەندای سیاسی ئەم دوو هێزە لە بنەڕەت تا هێزی چاکسازیکردنە بۆ لە ئەزمونەکانی تری حکوومەت بێدەنگ بوون بۆ لەوانی تر بێدەنگ بوون کە بودجە بە هەماشەوە بووە تەداخلاتی حیزب لە حکوومەت هەبووە گەندەڵی هەبووە چاوپۆشی لە هەموو ئەمانە کراوە باسێکی ڕاستەقینە فشارێکی ڕاستەقینە بۆ چاکسازی سیاسی نەکراوە باشە لە کابینی ڕابردوو من شاهدی حاڵ مولەوانە لە هەندێک لە لیژنەکان بەشدار بەم راپۆرتی چوار حیزبەکە راپۆرتێکی مەشهورە کە لە ئوتێل سارچرا ڕاگەیاندرا من یەکێک لەو کەسانێک کە بەشداریم کرد لە ڕاگەیاندنی دەستی لە سەبرینەکاندانە و پرۆژەیەکی پێشکەش بۆ حکوومەتی هەرێم چاکسازی بوو و لەو کاتێکە ئەو حیزبانە لەناو حکوومەتی هەرێم بوون گلەیشمان لێ دەکرێت لەلایەن بەرپرسانی حیزبی و پەرلەمانیش دەیانگۆ خۆتان یەکلاکەنەوە حیزبانە ئێوە ئۆپۆزیسیۆنن یا حکوومەتن قاسێکتان لای حکوومەتە قاسێکتان ئۆپۆزیسیۆنانە مامەڵە دەکەن زەمان بیشتە ئێستا دەفەرمی کە قسەتان نەکردو و دەورتان نەبووە کە ئەو راپۆرتی چوار حیزبەکە بڵاو کراوە ئەو کاتیش بەیاننامەیەکی زۆر تون بە زمانێکی چوار حیزبەکە کۆمەڵ و یەکگرت و سۆشیالیست و زەحمەتکێش ئەو کات پێش هەڵبژاردن راپۆرتی چوار حیزبەکان بڵاو کردو بەیاننامەی وەڵامدانەوەشیان کە زۆر تون بوو لەلایەن پارتی وێچێتیەوە جوابیش درانەوە ئەم جموزۆڵ و ئەم هەوڵانە ئەمڕۆ نییە بەڵام ئەمڕۆ زەمینە لە بارترە دەسەڵات باشتر گوێ ئەگرێ و هەست دەکات کە داواکارێکی زۆر هەیە تەنانەت لە ناو خودی حیزبەکانیش من لێرەوە یەک لە هەنگاوەکانی چاکسازی لە کوردستان پێم وایە دەبێت لە نێو حیزبەکان دەبێت بە چاکسازی بکرێت ئەگە حیزبەکان زۆر سپاس پەیامەکەت گەشتە من کاک جوتیار ئێمە کاتی بەرنامەکەمان تاو ئەبێت ئەگەر تۆ بتەوە شتێک هەبێ بڵێ شتێک لێم نەپرسی بێتی و پێت خۆش بێ بڵێ وەڵام من پێم وایە پرسی چاکسازی ناهی کەسە نە پرۆژەیەک کەسێکە نە کەسیش بیکا بەهی خۆی پرسی چاکسازی قەدەرێکە ئەبێ ئێمە وەکو هەرێمێ لەم مەنتیقەیە دەستی پێ بکەین بە جددی بکەین چیمان کردو زۆر باشە بۆستین و دەراسەیەکی وردی وەزئی خۆمان بکەین لە هەموو ڕوویەکەوە هینی نەوەی ئۆپۆزیسیۆنە نەهینی حکومڕانە نەهیم حیزبانەیە دەبێت دەردی کاکزانە خۆی وتی تاک بە تاکی کۆمەڵتیا بەشداری بکات
دەبێ حیزبەکان سیستەمی حیزبایەتی خۆشیان دەستکاری بکەن و ئامادەکاری بکەن بۆی کەچی بکەین ڕاستە ئەو قسەیە زۆر ڕاستە ئێمە لە بەردەم ئەگەریەکان کە دەوڵەتی کوردی دروستکەین دەی بۆمە خەوا حەزرکەین بەڵێ زۆر سپاس کاک زانە دو قسەت بکە ئەگەر شتێک بتەوێ بڵێیت من زۆر دڵخۆشم بەوەی کە هەنگاوی یەکەم دانرا بە واقعەکی پڕکەم و کوڕی لە هەرێمی کوردستان هەنگاوی دوام پرۆژە ئامادەکراوە بۆ چاکسازی بۆ چاکردن هەنگاوی سێم هەز دەکەم ئێرادەیەک هەیە بۆیە ئومێد دەکەم کە ڕێکەوتنێکی استراتیزی ئەم جارە دروست بێ نەک لە بینی یەکێتی پارتی بەڵکو لە بینی هەر پێنج حیزب هەموو خەڵک بۆ هەمووە هەموو خەڵک بەرزادی کات زۆر سپاس بەڵە بینرانی بەڕێستەوەی استراتیزی بۆ گەیشتن بە دەوڵەتی کوردستان زۆر سپاس بۆ مولایەک بینرانی بەڕێزەوەی جۆتان لە بە گفتووەکەدن بوو سەبارەت بە ڕەوشی شاکسازی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە میوانداری هەرێک لە بەڕێزان جوتیان نووری ئەندامی ئەنجومەی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و زانە ڕۆستایی چاودێری سیاسی بینەرانمان دەتوانن لە ڕێگەی ئیمێلی تەباداشناتە بە nrt.tv.com سەرنج و پێشنیارەکانی خۆیان بگەین بە بەرنامەکەمان زۆر سپاس کە بینەری بەرنامەکەمان بوون و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک